بۆ ڕایگشتی حکوومەتی فاشستی ئاکەپە و مەهەپە چەند داگیرکاری بکات ناتوانێت ڕەخەباتی بنیادنانی ژیانێکی ئازاد دوورمان بخاتەوە. هێرشەکانی حکوومەتی فاشستی ئاکەپە و مەهەپە لە دژی دەستکەوتەکانی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان شتێکی نوێ نییە. بە واتایەکی تر ئەمە یەکەم جار نییە کە حکوومەتی ئاکەپە و مەهەپە هێرش دەکاتە سەر ڕۆژئاوای کوردستان. وەک دەزانین ڕۆژئاوای کوردستان نمونەیەکی ڕوون و گرنگی مۆدرێنتەی دیموکراسی و بنیادنانی نەتەوەیەکی دیموکراسیە. پێکەوە ژیانی ئاشتیانەی گەلانە لە ڕۆژئاوای کوردستان بەڕوونی دەبینرێت. دەوڵەتی تورک نایەوێت لە سووریا ئاشتی و دیموکراسی بەدی بێت. نایەوێت کێشەکان و قەیرانەکانی کۆتایی پێبێت. خۆی کردووە بە خاوەنی قەیرانەکان و پشتیوانی لە قەیرانەکان دەکات. بەڵام پێویستە بپرسین ئەردۆغان بۆچی مەبەستێک هێرش دەکات و بۆچی حکوومەتەکانی تر لە بەرامبەر ئەم هێرشانەدا بێدەنگن. چونکە ئەو عەقڵیەت و شێوازی ژیانە کە لە ڕۆژئاوای کوردستان دەیبینین بەربەستێکی گەورەیە بۆ حکوومەتەکان. پشتگیری و بەشداری ناوازەی خەڵک لە سیستەمی خۆبەڕێوەبردندا بۆتە ناوەندێکی ئیلهام بەخش کە گەلانی دیکەی ناوچەکە و جیهانی بۆ خۆی ڕاکێشاوە. بینیمان لە ماوەی ئەم ساڵانەدا حکوومەت چەند هێرشی کردە سەر خەڵکی ڕۆژئاوای کوردستان، نەک بێدەنگ نەبوون بەڵکو زۆر بەهێز هەنگاویان ناوە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە پێویستە ئاماژەی پێ بکرێت. ژنوەک و پێشەنگایەتی هەموو بوارەکانی ڕۆژئاوای کوردستان بۆتە نمونە بۆ جیهان. زۆر قوربانی لە پێناوی ئازادیدا دراوە، بەڵام هەمووان بە ئیرادەتر لە جاران کار دەکەن، زیاتر کار دەکەن. بە واتایەکی تر هەموو مرۆڤەکان و چین و توێژەکان جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان بەم پەیامەدا کە حکوومەتی فاشستی ئاکەپە و مەهەپە چەند داگیرکاری بکات ناتوانێت خەباتی بنیادنانی ژیانێکی ئازاد دوورمان بخاتەوە. ئێمەش وەک ژنانی چالاکی باشووری کوردستان هەموو هێرشەکانی حکوومەتی فاشستی تورکیا شەرمەزار دەکەین و پشتیوانی گەلەکەمان دەکەین لە ڕۆژئاوای کوردستان بۆ گەیشتن بە ئامانجەکانمان و بۆ ساتێکیش ناوەستین. ژنانی باشووری کوردستان 23/11/2022 نەکیمیا و نەخەردەل ناشکێنێ هێزەگەل، نەکیمیا و نەخەردەل ناشکێنێ هێزیگەل. ڕۆژئاوا تا ڕۆژ هەلات کوردستانە یەک وڵات.